الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ئیماندارانی بەڕێز، یەکێک لە ئەجرە زۆر گەورەکان کە دەست ئینسان ئەکەوێ ئەوەی بەلای گۆڕستانێکا تێپەڕێ و سەلام لە ئەهلی ئەو گۆڕستانە بکە. سەلام بە معنای هێمنی ئاسایش ئاشتی خوا یەکێکە لە ناوەکانی خوای گەورە کە ئەینێری بۆ سەر ئەم گۆڕستانە عەزابیان لەسەر لا ئەچێ. ئەوەی بەلامەوە گرنگە لە خزمەتانە بەیانی کەم ئەوەیە ئەو قەبرستانانەی کە کەوتونەتە ناو شار خەڵکی زۆر کات فەرامۆشیان ئەکەن چونکە ئولفەتمان پێوە گرتووە بەلایەنە تێئەپەڕین و سەلامیان لێ ناکەین. تۆ بە هەر ڕێگایەکە ڕۆشتی، بە هەر شارع و شەقامێکە ڕۆشتی کە کەنارێکی ئەم شەقامە قەبرستانی لێبوو ئیلا سەلامیان لێ بکە، ئینجا لێوە تێپەڕکە. ئەم قەبرستانی لە هەڵەبجە ئێستا عەرستانەکەم زۆرترین ڕێژەی خەڵک بەلایەنە تێئەپەڕێ، کەمترین سەلامیان لێ کرد. یەکێک لەوانە گۆڕستانی شێخ ئیسماعیل. ئەم هەموو خەڵکە پێیا تێئەپەڕێ کاتێک ئەچنە گوڵان و ئەگەڕێنەوە و بەتایبەتی بۆ ناوچەی نەورۆڵی کە ئەو خەڵکە ئەڕوا هەموویان لێوە تێپەڕەکەن کەچی سەلام ناکەن. گۆڕستانی گوڵان خۆی بۆ خۆی سوچی خوارەوەی هەمومان پێیا تێئەپەڕێن، لە لای تەربیە بەولاوە هەمومان لێوە تێئەپەڕێن کەچی کەمترین ڕێژە سەلامە کرد. قەبرستانی شەهیدان کە زۆر گرنگە لە هەڵەبجە لە چەقی شارایە، لای مزگەوتی عوسمانی کوڕی عەفانەوە لەوێەوە کە تێئەپەڕی لە هەر سوچ و لایەکەوە ئەگەیتە قەبرستانەکە سونەتێکی زۆر گەورەیە سەلامی گۆڕستان بکەی. یانە قەبرستانی غەریبان کە لە دووسایدی مزگەوتی ماوەسا بکەی مدەڕیسەوە بەرەو لای مرور و ئەوانە تێئەپەڕی ئەلەوێشەوە هەمومان ئامۆژوو ئەکەین سەلام لە گۆڕستانەکان ناکەین. سەلام لە گۆڕستانەکان زۆر گەورەیە کە ئێمە بێین ئەم سونەتە گەورە زیندووکەینەوە. السلام عليكم يا دار قوم مؤمنين وإنا إن شاء الله بكم لاحقون غفر الله لنا ولكم. باشترین سوودی ئەم سەلامانە ئەوەیە ڕۆژێک لە ڕۆژان کە تۆ لەناو گۆڕێکی تاری باریکە ڕاکێشرای خەڵکێک دێت و سەلام و دوعا بۆ تۆ ئەنێرێ. خوای لە هەموو مردوەکانمان خۆش بە، داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت و ڕەحمەتی خۆت لە هەر هەمومان خۆش بە یا رب العالمین. آمین آمین والحمد لله رب العالمين.